دوای ئەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای بودجەی پەسەند کرد و ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی کرد، ئێستا بودجە زەبەلاحەکەی عێراق لە پەرلەمانە و چاوەڕێی شەنوکەوکردنە لەلایەن پەرلەمانتارانەوە. یەکێک لە دۆسیە گەرمەکانی ناو پرۆژە یاساکەش پشک و بەشی هەرێمی کوردستانە کە مانگانە زیاتر دەبێت لە 1 تریلیۆن دینار. زیاتر لە 14 تریلیۆن تا 15 تا 16 تریلیۆن دینار پشکی هەرێمی کوردستانە بێت. کۆی ساڵەکە واتە کۆی ساڵەکە بەڵێ زۆر باشە بەس کە مانگانە ئەتوانم بڵێم تریلیۆنێک زیاترەکە. تاوتوێکردنی پرۆژە یاسای بودجە لە عێراق لە کاتێکدایە ماوەی 10 ساڵە حکوومەتی هەرێم پرۆژە یاسای بودجێ ڕەوانەی پەرلەمان نەکردووە. ئەحمەدی حاجی ڕەشید لە بەرنامەی ئەمڕۆی پەیام داوتی هۆکارەکەی ئەوەیە دەیانەوێت بەویستی خۆیان تەخشان و پەخشان بە داهاتەکانی کوردستان بکەن. چونکە ئەتوانێت یاسای بودجە نەخێر هەرێمی کوردستان هیچ پاساوێکی نییە. ئەی ساڵی 21 بۆ نەی بووە، ئەی 2019 بۆ نەی بووە، ئەی 18 و 17 و 16 و 15 و 14 و تا 13 هەرێمی کوردستان بودجەی نەبووە و لەبەرەوەی بودجەی نەبووە بۆ ئەوەی بە کەیفی خۆی سەرۆکی حکوومەتی پێشوو جێگرەکەی سەرۆکی حکوومەتی تازە و جێگرە بایکۆتەکەی بە کەیف خۆیان پارەسەر بکەن و تەخشان و پەخشانی بکەن و بەبێ هیچ ڕقابەیەکی دیوان ڕقابەی مالی. بەوتەی پەرلەمانتارەکەی پێشووی عێراق کە زیاتر لە 7 ساڵە لە بودجە دەکۆڵێتەوە، پرۆژە یاسای نوێی بودجێ عێراق دەرفەتێکی گەورەیە لە بەردەم هەرێمدا و لە ئەگەری جێبەجێکردنیدا قەوارە و خەڵکی کوردستان لێی سوودمەند دەبن. ئەگەر هەرێم پابند بێ و ئەو حساباتانەی کاکرێ مانگی تریلیۆن و نیوەک بێت هەرێمی کوردستان، قەناعەتم وایە هەرێم جارێ یەکەم موچە دوان ناکەوێ ئەگەر جێبەجێ بکرێت، ئەگەر هەرێم جێبەجێ بکات، چونکە حکوومەتە ئیتحادی من قەناعەتم وایە ئامادەیە جێبەجێکە. کەوتۆتە دەزەرە جێبەجێ نەکردنی ئەم پرۆژە یاسایە و هەر کەم تەرخەمیەک لە جێبەجێ نەکردنیە دروست بێ، حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی ئەوەڵ و ئەخیری ئەگرێتە ئەستۆ و دواکەوتنی موچە و دواکەوتنی پرۆژەکان لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو حکوومەتەیە. دەقی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا و لێدوانی بەردەوامی بەرپرسانی عێراق جەخدلەوە دەکەنەوە مەرجی سەرکەوتنی تەبایەکەی نێوان هەرێم و عێراق پابەندبوونی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ڕێکەوتنەکە و ڕادەستکردنی دۆسەی نەوت و داهاتەکانی دیکەیە بە عێراق. هاوڵاتیانی هەرێمیش چاوەڕێی هاتنە ژێرباری دەسەڵاتدارانی پارتی وێکێتین بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵ بۆ ئومێدەی پرۆژە یاسای بودجە کڵاو ڕۆژنەیەک بێ بۆ تاریکی ئەو قەیرانە دەستکردانەی بەرپرسانی هەرێم تووشی خەڵکیان کردووە.